پەرلەمانی عێراق متمانە بە 5 وەزیری نوێ لە کابینەکەی عەبادی دەدات. لە دانیشتنەکەی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق میوانداری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقی کرد لە کۆی 6 کاندیدی متمانەی بە 5 کاندیدی نوێ لە کابینەی عەبادیدا و دواتر ئەو کاندیدانە سوێندی یاساییان خوارد بۆ دەستبەکاربوون لە پۆستەکانیان. ئەو کاندیدانی متمانەیان پێدرا لەلایەن پەرلەمانتارانی عێراقەوە بریتین لە عەبدوڕەزاق عەبدوجەلیل بۆ پۆستی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، حەسەن جەنابی بۆ پۆستی وەزارەتی سەرچاوە ئاویەکان، جەبار لعێبی بۆ پۆستی وەزارەتی نەوت، کازم فنجان بۆ پۆستی وەزارەتی گواستنەوە، ئان نافیع بۆ پۆستی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. هاوکات پەرلەمانتاران دەنگیان بە عەلی یوسف کاندید بۆ وەزارەتی بازرگانی نەدا و لەلایەن پەرلەمانتارانەوە بۆ ئەو پۆستە ڕەت کرایەوە. عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە وتەیەکدا لەبەردەم پەرلەمانتاران ڕایگەیاند ئەو گۆڕانکاریە وەزاریانە بەشێکە لە پرۆسەی چاکسازی. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی ئەو بە پێویستی دەزانێت پەرلەمانی عێراق بە ڕۆڵی یاسادانان و چاودێری هەڵستێت و دژی بانکردنی هیچ وەزیرێک نییە، بەڵام دژی لێپرسینەوەی سیاسیە. ئەو وەزارەتانی ئەمڕۆ پەرلەمانی عێراق متمانی پێدان لە پشکی لایەنە شیعەکان بوون و گۆڕانکاری وەزاری سوننە و لایەنە کوردەکانی نەگرتەوە. متمانەدانی پەرلەمانتاریانی عێراق بە 5 وەزیری نوێ لە کابینەی عەبادی لە کاتێکدا 2 ساڵ بەسەر پێکێنانی کابینەی عەبادی تێپەڕیوە و 2 ساڵی ماوە. تمت الموافقة. المرشح الرابع